زۆر کەس ئێستا لە کوردستانە قورئانەکە دەخاتە سەر و بۆ خۆی دەخەوێیان دێ بە دایکێکە دەڵێ ئیشاڵڵا مناڵەکەم ساڵح بێ بۆ نێتە مۆبایلەکەی دەخاتە پشت سەریەوە یان تەلەڤیزیۆنەکە دەکاتەوە قورئان دەخوێندرێ. قورئان خوا دەفەرمێ کە خوێندرا گوێی بۆ بگرە و گوێی بۆ هەڵخا، یعنی بە دەنگی هیچ شتێکی تر با نەچێتە گوێتەوە، تەنها گوێ بۆ قورئانەکە بک بۆ ئەوەی خوا ڕەحمتان پێ بکە. ئێمە هەمومان دڵین یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی، دڵنیا بە ئەزانیت چ کاتێ خوا ڕەحمت پێ دەکا بە دڵ گوێ بۆ قورئان بگری. بەڵام ئێمە مرۆڤین، خوای پەروەردگار زۆر جوانگەڵی پێغەمبەرەکەیەوە صلی الله علیه وسلم بۆی ڕوون کردوینەوە تۆ مرۆڤی. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ قورئان گوێ لێ بگرە یان بیخوێنە حتا حەز وەختێک تۆش مرۆڤی هیلاک دەبی، کاتێک کە زانیت هیلاک بووی قورئانەکە پێکەوانێ دای بخەوە لە شوێنێکا داینێ و بڕۆ پشووی خۆت بدە. ئێستا بۆیە ئێمە قورئان کراوەتە 30 جوز ئەوە، هەر جوزئێک کراوەتە چەند بەشێکەوە، هەر بەشێک کراوەتە چەند حیزبێکەوە. ئێتر ئەمانە بۆ ئەوەیە کە تۆ نەتوانی هەموو جوزەکە بخوێنی، نیوەی بخوێنە، یەک لە سەرسەی بخوێنە، ئەوەندە حیزبەی بخوێنە، ئەوەندە بەشەی بخوێنە، وەی لەگەڵ توانای خۆتدا کە ماندوو بووی هەستت کرد تۆش مرۆڤی گونەهبار نابی پێوەیدا. قورئان گوێ لێ دەگری. مێشکی مرۆڤ توانایەکی هەیە، لەواتێ هەبێ 1 سعات گوێ لە قورئان بگرێ، هەیە 2 سعات، هەیە 10 سعات، هەیە نیو سعات، هەیە 10 دقە. کە زانیت خەریکە مێشکت ماندوو دەبێ قوناهت ناگات تەلەڤیزیۆنەکە بکوژێنەوە. ئەمە کاتێک کەوا دەتەوێت خوا ڕەحمت پێ بکات لە خزمەت قورئاندا بە، بەڵام بە دڵ گوێی لێ بگرە. کە زانیت دڵ و خەیاڵت بەم لاولادا دەڕوا کاکە نەخێ قورئانەکەت پێوەدا و مۆبایلەکەت بکوژێنەوە، تەلەڤیزیۆنەکە بکوژێنەوە. بەڵام لە کاتی خەوتنا بەڕێزان، لە کاتی خەوتنا تکاتان لێ دەکەم، ئەمە لە برای خۆتان وەرگرن. لە کاتی خەوتنا ئاگاتان لێبێ خۆتان، مناڵتان، خێزانتان هەر وەختێکە خەوتن با دووشت لە شوێنی و ژووری خەوتنا نەبێ، هیچ دەنگێک نەبێ. ناوەڵی پێش ئەوەی بخەوی واتەم بە تەمای خەوتنی بەدەم زیکری خوا و ئاەت و قورئانەکە بخوێنە، زیکرەکانی کاتی خەوتن بخوێنە، پێش ئەوە تەلەڤیزیۆن و مۆبایلەکەت بکوژێنەوە، با لەسەری نەبێت تۆ خەوتبی ئەو قورئان بخوێنێ، یان با خەوتبی وتاری مامۆستا فڵان کەسم بەدەم خەوە گوێ لێ بێ. زۆر خراپە. هەوڵ بدەن ژووری نووستنتان هیچ دەنگێکی پێش خەوتن تیان نەمێنێ، کۆتامان پێهێنا هیچ دەنگێک نەمێنێ، و دومیشان هیچ ڕووناکیەک نەمێنێ. هەتا ژووری نووستن تاریکتر بێ، ئەو هۆرمۆنەتانەی کەوا دەڕژێنە ناو خوێنەوە بۆ ئاسوودەیی و ئیسراحەتی مرۆڤن لە تاریکیدا دەڕژێن، وە لە سزنی زاڵماندا بۆ ئەوەی تووشی نەخۆشی دەرونیان بکەن گڵۆپەکانیان لەسەر ناکوژێنەوە. ئەو ئینسانە لەبەر خۆرە لەبەر ڕووناکیدا لە ناچاریا دەخەوێ تووشی ئەنواع نەخۆشی دەبێت. بۆیە بەڕێزان ئەمە زۆر گرنگەوەری گرن. مناڵی ساواش بەرەکەتی قورئانی بەسەرا دەڕوا، بەڵام ناکرێ مناڵێکی کۆرپە خەوتە بێتەوە قورئانیش بکە، ئەو تەواو مێشکی مشەوەش دەکا. ناکرێ گڵۆپەکانیش بکەن و مناڵەکەت خەوتبێ، خێزانت خەوتبێ، بۆ خۆت خەوتبی. ئەم تکاتان لێ دەکەم، هیچ دەنگێک و هیچ ڕووناکیەک لە ناو ژووری خەوتنتاندا مەهێڵن. ئەو مەسافەیەش کە لە خزمەت قورئانەی بەدڵ گوێی بۆ بگرەوە، ئەنسیت و گوێی بۆ هەڵخا بۆی جوان لێ حاڵی بێ بچێتە ناو مۆخ و ئێسخانەکانتەوە، کە زانیت حەز ببێت تاقەتی دەکەی خوا هیچ گوناهێک ناگادێ بیکوژێنەوە، وەکە خەوتیشی پێشەوەی بخەوی بیکوژێنەوە. ئەم بابەتە با کۆتایی پێ بێ.